سەدان ساڵە کورد چاوەڕوانی خەونی سربەخۆیە، بەڵام نەبوونی سەرکردایەتێکی بەهێز و نیشیمانپەرۆر وای کردووە کورد هیچ کات نەگات بەو ئاواتە لە مێژینەیەی بەگرە زۆر جار کارەساتەکان کوردیان پاشەکشە پێکردووە. کورد ئێستا بەهۆی هەڵەیە و بەرپرسانی بڕیاری ڕیفراندۆمیان دەرکرد گەڕایەوە بۆ سنوورەکانی 2003 و ئێستا لە ساتەوەختێکی مێژووی زۆر قورسدایە. لە کاتێکدا پێشتر ئەم بژاردە مەترسیدارە خرايە پێش چاوی بەرپرسان لەلایەن دۆست و هاوپەیمانە ناوخۆیی و هەرێمی و نێودەوڵەتیەکانەوە، بەڵام گوێیان پێنەدا. بەڕای شیکەرەوانی سیاسی کورد لە هەرێمی کوردستان هەمیشە دەرفەتی مێژووی بەهێزی بۆهاتوەتە پێشەوە کە یەکێکیان نامەکەی تلەرسن بوو بۆ بارزانی و هاوئاوازەکانی، بەڵام گوێیان نەگرت بۆیە سەرجەم دەرفەتەکان وەک نامەکەی تلەرسن لە کۆدایی پەنجاکانی سەدەی ڕابردووە تا ئێستا هەمیشە بە شکستی کورد و لە بارچوونی دەرفەتەکان کۆتایی هاتووە. بۆیە جێگەی خۆیەتی ئێستا هاوڵاتیانی هەرێمی کوردستان بپرسن ئایا شکستی کەرکووک و لە بارچوونی ڕیفراندۆم کێ دەیگرێتە ئەستۆ و سزاکەی چی دەبێت؟ بۆ پێی ئێستا کە دۆست و دژمنگریانی بۆ حاڵی کورد و ئەو شکستە گەورەیە دێت بەسەر ناوچە جێناکۆکەکان و کەرکووک گێنرا، شکستێکی مێژوویە و دووبارەکردنەوەی مێژووی ڕەشی ناوەڕاستی هەفتەکانی سەدەی ڕابردووە. ئەو دەرفەتە زێڕینە بۆ کورد هاتە پێشەوە، هەلێکی گەورەی لە چنگی کورد دەرێنا کە دەکرێت تا ساڵانێکی دوور و درێژ کورد دووبارە بێهێز بێ و دەسەڵات و سەروەری خاکەکەی و دیبلۆماسیەتەکەی بباتەوە ئاستێکی زۆر نزم لە جاران. هاوکات دۆخێک دروست بووە، وێنەکەی وا پیشانی ناوخۆ و دەرەوە دەدات شکۆی ئەفسانەی پێشمەرگە و فەرماندەکانی نیشانەی کەوتوتە سەر کە دند و دویشترین گروپی تیرۆریستیان تێکشکان جیهان وەک پاڵەوان تەماشایان دەکات. بۆیە شارەزان جەخت لەسەرەوە دەکەنەوە. پێویستە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و هەموو هێزە سیاسیەکان لەسەرویانە و کۆمەڵی ئیسلامی و گۆڕان پێویستە بارێکی لە مێژوونەی خۆیان ئەسن و ئەم دۆخە خراپە کۆتایی پێبێنن تا لەوە زیاتر دۆخەکە بەسەر کورد و هاوڵاتیان نەشکاوەتەوە.